سڵاو لە بینێرانی نارتی ئێستا من لە ڕێگای هەولێر مەخمورم کاتژمێرێک دوورتر لێرانە لەو ڕێگایە کە دەگەیتە قەزای مەخمور بنزین لەوێ بە 450 دینارە بەڵام ئەلێرە وەکو دەیبینن ئێمڕۆکە گەیشتۆتە 725 دینار نرخی بنزین ماوەیەکە لە شاری هەولێر نازیێژیری بەخۆیە دەبینیتن ڕۆژێ 50 دینار 25 دینار لە بنزیخانەك لە بۆ بنزیخانەتر فەرق دەکات بەرز دەبێتەوە لە هەندە شوێن بنزینی پاڵاوگە خۆماڵیەکان هەیە نرخێکی هەرزانە بەڵام ئەوە ئۆتۆمبیل یان فیتپەمی سیارە تێک دەداتن بەڵام لە هەندە شوێن بنزین دەگاتە 800 دینار ئمڕۆکە بە 725 دینارە لە هەولێر لە هەندە شوێنی تر بە 700 لە هەندە شوێنی تر بە 606 دیینارە ینی نرخەکە سابت نییە بەڵام لە دوو ڕۆژی ڕابردوو نرخی بنزین بە شێوەیەکی بەرچاو بەرز بوویتەوە لە هەندە شوێن 50 دینار بەرز بوویتەوە لە هەندە شوێنی تر 25 دینار بەرز بوویتەوە ئێستا من شوفێری تەکسیەکم لایەکە ڕۆژانە بنزین لەو ڕێگایات دەکاتن و ماڵیشی لە ڕێگای مەخمور نزیکە کاگیوسف ئەگەر باس بکەیت لە بۆ من سەبارەت بە نرخی بنزین وەکو شوفێرەی تەکسی چەند کاریگەری لەسەر والله تقریبا 150 کاریگەری کردووە یەکەمی شش دەتوو پێشتر پار ئەو وەختەی بنزین لتری بە 350 دینار بوو کاک ڕزگار وایە نرخی بنزین بە 350 دینار بوو ئێستا تقریبا بە 750 دینارە یعنی نیواونی ئەگەر دامانە دۆلاریش گرانبی ناکرێ ئەو بنزینەوەندە گران کە دوای ئەمە وڵاتێکی نەوت دەفرۆشین نەوەک بکڕین ئێستا وڵاتەیە بنزین سوتەمەنی بە عام لەوێ گرانە لە بەوەی دەیکڕن بەڵام ئەمە وڵاتی خۆمانە یعنی خەڵک استفادە لەو نەوتەی مەدەکە بەڵام ئەمە بە خۆمان نا یعنی نەک هەر بنزینە تو بگرە زستانان نەوتی سپیش دابەش ناکرێ بەسەر هاوڵاتیان کەسیش نازانی هۆکارەکەی چییە کەس بە کەس نییە یعنی ئێستا ئەو وڵاتەی ما ئەوەندە بێ ساحێبین ئەوەندە بێ ساحێبین زگمان بە خۆمان دەسوێ ئەتو گوتت مەغمور سعاتێک لێرە دوورێ با لۆت ڕاستکەمەوە 40 دقیقە سعاتێکیش نا چکە تقریبا 57 کیلۆمەترێکە لێرە ڕا لەوێن بنزین بە 450 دینارە بەڕاستی کاکە وەزعنیە بەڕاستی بەڕاستی وەزعنیە تێداینا بنزین غاز نەفت لە بن دەستی خۆمانە ماقولە بنزین بە 725 لە چێن دەرم کاکە لە هەولێرمە لە هەولێرێ لە چێن دەرم ئەی هاوار بەڕاستی ئەو تەکسیم ڕاگرتیە ناوێرم بسوڕێمەوە ئاوا لەو بەریمەوە تەسوێری کەن وا لەو بەریمە کاکە کرێچیمە بەڕاستی 10,000 دەکەی 4,000 ئیش ناکەی ئەخەوە وەزعمە تێداینا ئەوە سەری چە سارانەوە وەزعە ئەخە ماقولە کاکە ها توان شاکە 725 ئەو باشە لێرە 725 لە زەکات کە تەی پەڕاندیە 750 و 1000 دەڕوە کاکە ئەوە چێن دەرگەیشتە 1000 بڕۆ لە سەسەتی بڕۆ بزانمە چەندیە بەڕاستی وەزع نییە هەتا 800 نیاریشەیە کاکە ئەوە وەزع نییە مە تێدانیا ها دای 10,000 تێکردیا 3,000 میش کردیا دێ لەو مارم و دارم دەری لە ئیشەیە کورە کاکە ئیشی پارە کرێخانی بەزدەم ئاوی بزدەم کارەبای بەچ بدەم کاکە ها ساحب خانی هەبی و نەبی دەبیلۆی پەیداکەی کاکە کاکە نەفت و خاز و بنزین لە بندەستی خۆمانە ئەیلو لە گوێڕ و لە مەخمور بە 450 هەر ئەو بنزینێ دەستەوێن دەردێتە ئێرانە هەر ئەوەندەرە کاکە ئەگە وەڵای فەرق جودایە وەڵی لەگرتم بەس یەک بنزینە کاکە کاک ڕزگار بە ئاشکرا لێرە بنزین بە تەنکەر دەڕوا لە بۆ مووسێ یعنی لە مووسێ دەنووسێ بە بنزینی کوردستان خۆ قابلە کابرا درۆی بکا لەوێ ئێگو بە ئەگە درۆژ دەکا بە حکوومەت هێرمی کوردستان ڕوونکردنەوەی دەبرێ کاکە ئەوانە درۆی دەکەن ئەو بنزینی ئەو وڵاتیە دەستەوێ لە بۆوان نیعمەتە لە بۆ مەش نقمەتە یعنی بەڕاستی تاسەر ئێسقان بێزارین ئەوە ژیان نییە تێداینا ئەتۆگەر هاوڵاتێک سوار دەبی پێی دەرێ 3,000 دینار دەرێ 2,000 نازانی کاکە ڕوونیش گران بە ڕوونی سارەی تایە گران بووە مەچینە هەموو شتێک بە دۆلار نییە هەموو شتێک بۆ تۆ دوقات یعنی ئەوە شیز بێزگەلەوەی ئێستا کە تۆگەر پێشتر ڕۆژی 20,000 دیش کرد بە پێ دەژیای یان 15,000 دیش کرد بە ئێستا ڕۆنی خواردن زەید ڕۆن شەکر برنج ئارد هەموو شتێک لەو وڵاتەی قەینا ئەوەش تەسیری لەسەر ژیانی مەمەساق تەکسینە هەموو شتێک لەسەرمان گران بووە سەر ڕایەوەی بنزینەکە ئێستا تو ناتانی بسوڕێەوە بێ یعنی ئیشی تەکسیر ئیسفادەی لە سوڕانەوەکەیە سارم ڕاگرتیە ناوێرم لە ترسان بسوڕێمەوە کاکە کابراەک دەرێت کەس نەزان دەرم 5,000 دەرێت کاکە لۆ 5,000 دەرم کاکە بازین گران بۆ دەرێتە چشم بە بنزینە ئێ کاکە خۆ بە ئاویش ناڕوە ئێدا بەنزینەکەی هەرزانکە کاکەوە بی کابراژ برێم 3,000 بەگەرم کەوی لۆ ڕەتی کەمەوە ڕستەکەم لۆ هاتیە بەزە ترسی بازینی ناوێرم بڕۆم کاکە ڕستەکەم لۆ هاتی ڕستەکە ئیمنە بەخوای بەزە ترسی بازینی ناوێرم بڕۆم
وەکو گوێبیست و یان بینەری ئەو دوو بەڕێزە بوون کە هەردووچیان شوفێری تەکسین یانە نرخی بنزین بە شێوەیەکی بەرچاو لە شاری هەولێر بەرز بوویتەوە وەکو ئاماژە پێدەکات لە هەندە شوێنێ گەیشتی تا 850 دینار یعنی کاگویسف ئاماژەی بۆ کرد کە 40 دقە لێرە مەخمور دوورە نرخی بنزین لتری بە 450 دینارە و بێجگەلەوە ئەوانە باس لەوە دەکەن دەڵێن ئەو بنزینەی ئالێرەیە یان دەستە مووسڵ دەستە مەخمور بەڵام لۆ لەوێندەری نرخی بە 450 دینارە لۆ لێرە گەیشتی تا 850 دینار بێجگەلەوەش ڕۆژانە لە شاری هەولێر 50 دینار بەسەر لیترێک بنزین بەسەر دەکەوی یعنی ئەگەر دوێنێکە بە 800 بیانی دەبتە 850 دینار یعنی جێگیر نییە نرخی بنزین بە هیچ شێوەیەک ئاماژەم بەوە کرد لە هەندە شوێن هەیە بنزین هەیە بەڵام بنزینێکی باش نییە یعنی سیارەت تێک دەداتن مەچینەی سیارەت تێک دەداتن ئەوەش زۆربەی زۆری شوێرە ناتوانن ئەو بنزینە تێکەن وەکو باسم کرد چاودێرێکی ورد لەسەر بنزینخانەکان نییە لەسەر ئەو شوێنانە نییە کە نرخی بنزینیان گران کردین. ئەڵێ ڕزگار سوپاست دەکەم هەر لەسەر بەرزبوونەوەی نرخی بنزین لە پارێزگای سلێمانی و پاملێرمان کارزان وەردەگرین زانین لە سلێمانی نرخەکان چۆنە. کارزان سڵاوت لێبێ ئاستی نرخی بنزین لە سلێمانی چۆنە؟ توانە نرخی بنزین لە سلێمانیش هەر بە بەرزی ماوەتەوە ئێستا لیترێک بنزینی نۆرمال 650 دینار لە بنزینخانەکان دەفرۆشێتە شۆفێران و ئەم بەرزبوونەوەی نرخە کە لە سەرەتای ئەم ساڵەوە دەستی پێکردووە و بەم شێوازە بەرز بووەتەوە شۆفێرانی نیگەران کردووە بەشێکی زۆریان کەسابەتی ڕۆژانەیان لەسەر ئەو بنزینەیە هەر بۆیە نیگەرانن لەوەی کە دۆخی دارایی ئەوان بەرەو خراپتر چووە بۆ هۆیەوە و هۆکارەکەی تا ئێستا ئەوەیە کە لە هێنانی بنزین بەتابەتی بۆ پارێزگای سلێمانی لە وڵاتی ئێرانەوە لەوێ بە پارەیەکی کەم بە پێی سەرچاوەیە کە بە منی وت بە پارێکی زۆر کەم لە ئێران دەکڕێت بەڵام هەتا دەگاتە دەستی هاوڵاتیان ینی مامەڵە بە نرخەکەەوە دەکرێت بە جۆرێکە لە مەرجەکانەوە زیاتر لە 200 دینار گومرگ دەخرێتە سەر بنزینەکە و هاوکاتیش 50 دینار لە کۆی فرۆشتنەکەی هەیە و ینی بۆ شێوازەی کە دەگاتە دەستی هاوڵاتیان بۆ هەر لیترێک زیاتر لە 250 تەنهاوک و گومرگ و ڕسومات دەچێتە سەر نرخەکەی هەرچەندە لە ینی لە ماوەی ڕابردوودا باز دەگرانی نرخەکەی کراوە هاوکاتیش شاسوەر عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نوێ باسی لەوە کرد کە هەر ئەو بنزینەی ئێستا دەهێنرێتە هەرێمی کوردستان و دەفرۆشرێتە شۆفێران بەو نرخە بەرزە ئەوان دەتوانن بە 500 دینار بیدەنە هاوڵاتیان بەڵام هێشتا وەڵامی ئەو دەستپێشخەرەی نەدراوەتەوە و هاوکاتیش ئەو کەسانەی کە شاسوەر عەبدولواحید باز دەوە دەکات کە ڕای سپاردوون وەکو پسپۆڕانی ئەو بوارە و قسەی لەبارەوە کردن وەکو کۆمپانیاکان و ئەو کەسانەی کە دەتوانن بنزین بهێنن ئەوان باسییانەوە کردو بۆ نرخە دەتوانن بنزین بهێنە ناو پارێزگای سلێمانی و لە جۆرێکی باش و کوالەتی باش و بیدەنە هاوڵاتیان و هیچ باج و گومرگ و ڕسوماتیشی ناخرێتە سەرتا ئەو شێوەی بۆ شێوەی کە ئێستا نرخ بەرز دەبێتەوە و باز دەوە دەکرێت کە نرخەکە زیاتر لەمە بەرز دەبێتەوە. من دەمەوێت لەگەڵ ینی شۆفێران قسە بکەم بزانم ئەوانیش ڕایان چییە لەسەر مەسەلەی ئەم گرانبوونەی بنزین و دۆخی ژیان و دارایی ئەوان. سڵاوت لەبێت تۆ وەک شۆفێرێک قسە چییە لەسەر مەسلەی گرانکردنی نرخی بنزین کە لە ئێستادا نرخی بنزین بۆ لیترێک نۆرمال 650 دینارە تا چەند مەسەل کاریگەری لەسەر دۆخی ژیانی ئێوە کاکە؟ بەڕاستی زۆر کاریگەری زۆر زۆرە زۆر گرانە خەڵک بەڕاستی زۆر بێزارە یعنی سنوور بەڕاستی سعرەکەی زۆر گران بووە ینی بە ناچاری بنزینەکەش شتێکی ڕۆژانەیە کە پێویستە بەتایبەتی بۆ پاسەکان بۆ تەکسیەکان و داوا لە ئەندامانی پەرلەمانی بەڕێزەکەم بێنە سەر خەت بێدەنگی بشکێنن و داوای مافی ئەو خەڵکە بکەن کە ئەمە شتێکی ڕۆژانەیە خەڵک پێویستێتی داوان لێکن بەڕاستی بێدەنگی بشکێنن. پاس و تەکسی کە ژیانیان لەسەر مەسەرەن ئەم پیشەیانە بەم شێوازە ڕۆژانە یەنە دەرەوە تا ئێوارە زۆرترین ئۆتۆمبیلەکانیان دەجوڵێنن جوڵانی ئۆتۆمبیلەکانیش بنزینی زیاتر سەرف دەکات ئەمە بەم نرخ زۆریە قازانجێکی واچێتە گیرفانیان کە ماڵ و مناڵی بە شێوازێکی ئاسایی وەکو پێشتر پێ بەڕێوە بن؟ بەتەکید نەخێر قازانجێکی ئاوها ناکەن بەڕاستی بنزین بۆ حەدەیە گران بێت ینی بەڕاستی خەڵک بەتایبەتی تەکسی باوەڕ ناکەم زۆر کەس هەیە بەڕاستی تەکسەکە بۆ دەری بۆ تەکسیش دەرینانێ ئیشی بنزین لەلایە ڕۆنگۆڕینە مەسرەفی خۆیەتی مەسرەفی ماڵە مناڵە یعنی هەیە کرێت چییە ینی دەری نانێ بەڕاستی زۆر گرانە داواکارین لە حکوومەتی هەرێم چاوێکی بێ بچێنێتەوە دایبەزێنێتەوە بۆ سعری جارە.
پێتان وایە حکوومەت بیەوێ کاری وا بکات بنزین دابەزێنێت بۆ 500 ئەتوانن بەڕاستی حکوومەت هەر شتێکی بێ ئەیکات بۆ نایکات هەیە ئەیکات ئەبێ بیکە بەڵام شتەکە دیارە لە قازانجی خۆیەتی گرانبوونی بنزین قازانجی حکوومەتە قازانجی ملەتی ناوێت بەڕاستی ئەگە بیەوێ هەر شتێک بیەوێت ئەگرێت ئەیشکات ئەگە بیوە بیکە ئەیکات بەس بەڕاستی ناوێ بیکات لەم کاتیان ناوێت بۆ نایە بیکە من ئەمێ ئەوە بزانم مادەم حکوومەتە ئەبێ خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان دابین کە بۆچی مەسەرەن ناتوانێت وەک پێویست فەرموو ناتوانێت وەک پێویست ئەم خزمەتگوزاریانە بۆ هاوڵاتیان و بە نرخێکی کەم دابینکە بەڕاستی ئەمە وەکو گومرێک وەکو ئەم شتانە هەمووی قازانجی زیاتری بە حکوومەتە نەک بۆ میلەتەکەی میلەتە لەوانەیە بەڕاستی حکوومەتەکە لەمە قازانجی زیاتر بێت وەکو ئاگادارین احتیمالی هەیە بینێرە بۆ دەرەوە بۆ ناو مەسەد بۆژە دەسەڵات حکوومەتی عێراقیشەی نێرێت یعنی ئەمە شتێکی کاریگەری زۆر هەیە بۆ هەرێمی کوردستان بەڕێزی توانە بێجگەلەوەی مەسلەی هێنانی بنزین لە دەرەوە کە لە ماوەی ڕابردوودا درا دوو کۆمپانیا ئەو کۆمپانیانە خۆیان باج و گومرگ دەخەنە سەر هێنانی بنزینەکە و نرخەکەش لە ناو بازاردا خۆیان چۆن لە بەرژەوەندیان بێ بۆ شێوازە دەنێن هاوکات دوو پاڵاوتگە لە هەرێمی کوردستاندا هەیە کە لە سلێمانی و لە هەولێر هەردووکیان لەژێر دەسەڵاتی دوو حزبی دەسەڵاتان کە ئەوان بنزین دەپاڵەون و دەنێرێ بۆ ناوەڕاست و خواروی عێراق لەوێ بە نرخێکی کەم دەفرۆشێتەوە بەڵام ئەم بنزینە کە بە پێی وتەی پەرلەمانتار و شارەزایان ئەگەر هەر لە ناوخۆدا بیپاڵێون و بنزین بفرۆشنە هاوڵاتیان هەم بە نرخێکی کەم دەیدەن هەم قازانجەکەشی زیاتر دەبێت لەوەی کە دەینێرنە دەرەوە هەر بۆیە ئێستا ینی هاوڵاتیان لەوە نیگەرانن هەم بنزینەکە کە دراوەتە بازاڕی ئازاد حکوومەت ناتوانێت وەک پێویست چاودێری بکات و بنزینێک بێنێتە ناو هەرێمی کوردستان بە نرخی کەم بیداتاوان و هەم لە پاڵاوتگە ناوخۆیەکانەوە ینی بنزین ناپاڵێورێت تاوەکو بۆ ناوخۆ بەکار بێتەوە و هەم حکوومەت خۆی بتوانێت چاودێری کوالیتی و نرخەکەی بکات و بەو نرخەش نەبێت کە ئێستا لە 1950 و دیاریش نییە کەی بەرز دەبێتەوە بە جۆرێک توانایانی شۆفێرە شتێکی پێوتموتی هەستەکەم ئەمە پلان بۆ داڕێژاوە بۆ شێوازەی کە ئێستا نرخەکان بەرز دەبێتەوە خۆیان دەستکاری دەکەن بەو جۆرەی کە کۆتا نرخی تۆمار کرد 1950 تۆمار کرد ینی بۆ ڕۆژەکەی وترا ئەم شۆ دەبێتە 1950 و شەویش ینی نرخەکە بووە ئەو نرخەی کە ئێستا لای هاوڵاتیان و شۆفێران بەرزە من دەگەڕێمەوە لایەوە کارزان سوپاست دەکەم هەر لەسەر هەمان مەبەست لە کەلارەوە گەرمیان حەمەی پور وەردەگرم گەرمیان سلااوت لێبێ نرخی بنزین لە کەلار لە گەرمیان چۆنە سڵاوتوانە بەڵێ دیارە تا دوایین زانیاری کە مناگەم لێ بێت نۆرمال 1950 بۆ هەر لترێک 1950 دینارەوە بنزینی محەسەنیش کە زیاتر هاوڵاتیانە جۆرە لە بنزین بەکارێنن نرخی هەر لترێک 800 دینارە طبعاً لێرە من ئێستا لە تەرمیناڵی ناوخۆی قەزای کەلارم کە لێرەوە ئەو مینی پاسانە هەن کە لەم تەرمیناڵەوە هاوڵاتیانە گەینە گەڕەکەەکانی خۆیان ترمیناڵەکە کەوتە ناو سنتەری شار و ناو بازاڕی کەلارەوە لێرە کۆمەڵێک شۆفێر هەیە کە هەمویان هەربا دەرکەوتنیە ماگلەیەوەیان هەبوویانی هەوڵانەدا دەنگی خۆیان بگەنن ناڕزاتی خۆیان بگەنن لەوەی کە کەسابەتەکەیان کە گواستنەوەی هاوڵاتیانە داهاتێکی وتوی نییە چجایەوەی بم شێوەیەش نرخی سوتەمەنی گران بێت ئەوە بۆ ئەوان کار و کەسابەتیان هێندەی تێر لاواز و کێشیان بۆ دروستە بێ من زانیاری زیاتر لە خۆیان وەرەگرم لەم شۆفێرانە خەڵوتوە گەر پێمان بێژیت دەتوانێت ئەستە پێ بێتی ئێرەوە باسی ئەومان بۆ بکە ئێوە بنزین بە چەنە کڕن پێشتر بە چەندێک کروتانە چەندێک تەسیری لەسەر داهات و لەسەر دەستکەوتنی ڕۆژانەی ئێوە هەبوو ئەم بنزین گرانی هێمە ئیستا بنزین گرانە 1950 دەنی ناکە بۆمان ئیشەکەیش کەس بووە نەماوە دوامشە ئەم بەشکانە لەسەر ئەم خەتە ئیشەکەن هیچی خەتیان نییە و ڕزق ئێمەشیان بڕیە بەڵێ زیاتر ئێمە بەسمان گرانبوونی نرخی بنزینە ئێوە بە چەند نەفەرەوە دەرەچین و ڕۆژانە چنێک پیداکەن بۆ خۆتان و چنێکی بە بنزینە ڕۆژی مەسەن دوو کاروانەکەین یعنی 10,000 پێنج زیاتر 6,000 زیاتر دێنە بنزین ئەو بەرەکەی 34,000 مە بۆ مێنێتەوە یعنی ژیان بە 34,000 ڕایە بێ دەسڵاتی چی بکەین وە دەسڵاتمان نییە ئەگەر بنزینەکە دابەزێ باشە زۆر باشە بۆمان بەڵێ ڕۆژێ ناڕۆژێ بێتێرە بۆی لە کەمێرەکە ڕۆژێ ئیشەکەین ڕۆژێ ئیش ناکەین 126 سایەخین ئەم 126 سایەخە کرمازە دووەش بۆ لە بەرەوە هەم نەفەرنی هەم جێگەمان نایدە لە گراجە ئەو ڕۆژە سرەمانە ئەمڕۆ سرە ئێمەیە هەر جاری 8 نەفەرەوەین هەتاکو ئێوە هەتاکو بان ئیشە دوو سراوەین یعنی 8,000
هەجاری 4,000 بووین ئیتر ئەو باخیە دێنە بنزین و هیچی ما نامێن ینی هزار دەرەکەن ڕۆژانە ئەگەر دوو کاروان ڕۆژ ناڕۆژێک 8,000 چنی بە بنزینە دەنەما والله ئەو لەوانەیە 10 لتر 15 لتر بنزین سەرفکەین ینی چونکە ئەو ڕۆژە تێن لێرا ناوەنووسین سعادەش بیانی سرەمان نایە ئەڕۆینە بۆ ماڵ تا ئەڕۆینە ماڵە دووارە تەلەفۆنمان بۆکەن ئەڵێن سرەدانە وەرنەوە بۆ ئێرە ئەدێنەوە ئەم جارە سرەمان نایە ئەڕۆینەوە هەم نیوەڕۆینەوە دوو جا سێ جا تێنە ئێرە یەڵا سرێ ئەوەی 4,000 ئیتر ئەوە حاڵەگەمانە لەسەر کوالەتی قسەمان بۆ بکە کوالەتی و بنزینانێکی هەندیان کوالەتیان دەبستە خوارەوە باشترە کوالەتی بنزینەکان باشترە یان هەروکو پێشترە واتە ئەگەر لەگەڵ ئەوەی نرخەکەی گران بۆ کوالەتی بنزینەکەش باش بووە یان هەر هەمان بنزینی پێشووە هەمان بنزین پێشوش نییە ئیسا کوالەتی خراوتر بووە کوالات ئیسا زیاتر فیتمە مەستێ کوالێتەکەی خراوتر بووە لەوەیش ئاویتیان دازم باوە بەس کوالەتی خراوتر بووە فیتمام زیاتر ئەستێنە من هەفتەیە بەلێسە فیتمەم گۆڕاوە فیتمەکە هەفتەیە بەلێسە گۆڕاوە کوالەتی خراوتر ئەزای خراوتر بووە چونکە جاران بنزینەکەی ئێران نۆرماڵەکە زۆر چاک بوو بەڵام ئیسا خراو بوو نازانم تێکەڵ یەکەن چی بووە توتت ئاوی تێ کەمتەن بوون ئەرە وڵا زلامی سواری تەنکەرێک بوو لە مەسەر لە پەرستخان هات سێرەکە کابرا سێخ تەنکەرەکە لایدا 10 بەرمیل بنزین لێ دەکرد فرۆشتی 10 بەرمیل ئاوی تێ کرد وتی کاکە بۆواکە ئەگەروانەکەن هێمە دەری ناکە بوومان بەڵێ سپاس بۆیەوە بەڵێ توانە دیارە ئەو شۆفێرە کە باسیەوە کات وەکو زانیاریەکی لایەکە وترێتە و تەنکەرێکە بنزینەکەی لە ئێرانەوە هێناوە باسیەوەکە لە ڕێگە سایق تەنکەرەکە توتی ئاوی تێ کردووە من هەر بۆ خۆم لەگەڵ بەشێک لەو سایق تەنکەرانەی کە سوتەمەنی هاورداکەن قسەم کردو یەکێکیان زۆر تاکیدی لەسەر ئەوە کردەوە هەوڵێدا بە کۆمەڵک بەڵگەش بۆم بسەلمێنێ کە ئەوان ئەو بنزینەی کە لە ئێرانەوەی هێنن پشکنینیان لە دەواازە نێودەوڵەتیەکانە لەلایەن سوتەمەنیەوە بۆ وەکرێت نمونەیەک لەو بنزینە ئەدەن بە سوتەمەنی کوالێتیەکەی زۆر باشە ئەو کوالێتیەکە لێرە موافقەی لەسەرکرێت لێرە ئەیهێنن ئەیبەن ئەو ناوی شوێنێکی برد لە شاری سەیسایق لەوێ نەفتای تێکەڵەکرێت و بە شێوەیەکی گشتی ئەو کوالەتی کە لێرە هەیە دا ئەبەزێنرێت بە کوالەتێکی ترەوە ئەخرێتە بازاڕەکانەوە بەمەش بەوتەی ئەو هەم بازرگانەکە قازانجەکەەوە هەم بەشێک لەو شۆفێرانەش کە ئەم کارە ئەکەن یعنی بەبێ بەرامبەر نایکەن شۆفێرەکانیش وەکو ئەو وتی چونکە نەویست ناوکایشکرا بکرێت لە بەرەوە خۆشی پێی وابوو بەشێکە لەو فرت و فێڵەی کە ئەکرێت لەوێ شۆفێرەکانی شتێک پاریان دەسەکەوێت بۆ ئەوەی ئەم نهێنیە نەدرکێنن و بڕۆن لەو شوێنە لە سەیسایق لە قەزای سەیسایق و باسیەوەیەکری لە شوێنی دیکەش لە سلێمانی بامان شێوەکرێ بەڵام ئەو خۆی باسیەوەی کرد زۆربەی کاتەکان و سوتەمەنی هێنێت لە سەیسایق نەفتای تێکەڵ ئەو بنزیناکرێت کوالێتەکەی گۆڕێتەوە کوالەتی خراپە ئەخرێتە بازاڕەکان یاریمی کوردستانەوە و ئەو بنزینەیە کە دابەشەکرێت بەسەر شۆفێراندا ئەبێتە هۆی گڕکردنی ئۆتۆمبیل و سووتانی فیتپەم بەکو بەشێک لەو شۆفێرانە بەو شێوەیە کە باسییان کرد گەرمیان سوپاست دەکەم هەر لەسەر هەمان بابەت سابر لە قڵاتزێەوە وەردەگرین سابر سڵاوت لێ بێ نرخی بنزین لە قڵاتزێ لە چی ئاسیەکەیە سڵاوتان لێبێ دیارێمە لە ناوبازاری شاری قەڵاتزێین دیارە لە قەڵاتزێ هاوشەوەی شار و شارۆچکەکانی تر بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو بنزین بۆ هەر لیترێک نرخی چەند دینارێکی چووەتە سەر بە نمونە بنزینی نۆرماڵ لە قەڵاتزێ بە 750 دینارە و جۆری محەسەنی بە 800 دینارە و سوپەری بە 850 دینارە و لە بەشێک لە بنزیخانەکان ئەم بڕە زیاتریشە چەند دینارێک زیاترە بە پێوەی کە وەکو خۆیان دەڵێن تێچووی گواستنەوەیان لە سلێمانی و لە هەولێر و لە شوێنەکانی ترەوە بۆ ناو قەڵاتزێ بە پێوەی دوورترە لە قەڵاتزێ گرانتر لە سەریانەکەوێت بە شێوەیەکی گشتی لە قەڵاتزێ لە بەرامبەر گرانبوونی نرخی سوتەمەنی ناڕەزایەتی هەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا کەمپینێک ڕاگەیەنرا بۆ بایکۆتکردنی کڕینی بنزین و بەکارهێنانی پایسکیل لە بری ئۆتۆمبیل ئەمەوە کاردانەوەیەک بەرامبەر بە گرانبوونی نرخی سوتەمەنی بەڵام بە پێوەی کە بەهۆیەوەی کە مەسەلەن لە قەڵاتزێ تەرمیناڵێکی تایبەتی لێ نییە بۆ شارەکانی تر تەنها ڕانیەی لێوە نزیکە ئەمیش لەبەرەوەی کە نیوەڕۆی ئێستا کاتی گواستنەوەی سەرنشین نییە قەرەباڵخ نییە خاوەن پاس و تەکسیەکان لێرە نین سەردانی شمانکردن بۆیە نەماتوانی ڕای ئەوان وەربگرین ئێستا من لە ناو بازاری قەڵاتزێ وەستاوم لە ترافیکی ناو بازار دەمهەوێت شۆفێر بدوێنم ئەگەر کامێرەمانەکەم هاوکارم بێ با بچینە لای ئەو شۆفێرە بزانین چیمان پێڵێ لەسەر گرانبوونی نرخی سوتەمەنی کاکە سڵاوت لێ بێ باشی برام لەبارەی گرانبوونی نرخی سوتەمەنی ڕای تۆ چییە لەسەری وڵای بنزین زۆر گران بۆ بەڕاستی مالەسەف نەدەبوو ئەوەندە گران بێ بەڵام چی بکەین دەسەڵاتێک نییە
باشە سەر ڕای گرانبوونی نرخەکەی کوالیتەکەی وەکو جاران ماوە وەی کە تۆ بەکارت هێناوە کوالەتەکە هیچ کاتێکی باش نەبووە ئێستاش هەر باش نییە یعنی زۆربەی کات نازانی چه بنزینێکی تێکە ینی چەند نوع بنزینێکەیە نازانی کامایان تێکەی هەمویان نرخراپن هیچیان باش نین بەڵێ توانە سلااو دەبێت پێشەوەی باز لە نرخی بنزین بکەم لێرە دەمێ ئاماژە بۆ دەم هەر تایبەت بەو بابەتە لە دوای ساڵی 2005ەوە کێڵگەیەکی یاخود پاڵێگەیەکی گەورەی نەوت لە سنووری کۆیە بەردی بناغی بۆ داندا لەلایەن بەرپرسانی ئەو کاتی هەرێم و نوێنەرانی حکوومەتی عێراقیش بە تایبەتی وەزیری نەوتی ئەو کاتی عێراق دانرا بڕیار بۆ ئەو پاڵێوگەیە چەند ساڵێکی پێ بچێت دواتر تەواو بکرێت ئەگەر تەواو بکرایە نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو شارەکانی دیکەی عێراقیش بڕیار بوو لەو پاڵێوگەیە هەموو مادەکانی تری نەوت کە لەو نەوتەی کە لە کێڵگەی نەوتی تەقتەق یاخود کە لە گوندی شوای شۆکە ئەم نەوتە دێت هەر چەند مەترێک لە پاڵێوگەکە دوور بوو بێ لەوێ ئەم نەوتە بپاڵێت و دواتر بۆ جۆرەکانی تری سوتەمەنی وەکو بنزین و نەوت و گاز و تەنانەت بڕیار بوو لاستیک دروست بکرێت ئەو لاستیکە کە لە نێو خوێندنگاکان مناڵ بەکاری دێنێ بۆ نەکاتێکە بە پێنووس کە شتێک دەنووسێت دوای ڕەشی بکاتەوە ینی ئەوەندە مادەی لەگەڵا بوو سەژمارەی مادەکان بلانی بەڵام نزیکەی 10 بۆ 15 زۆر جگە لە بنزین و نەوت و شتانە حسابی ئەوش کرا بوو تەنانەت دروستکردنی کەلوپەل و ئامێر ئەم پاڵێوگەیە یاخود ئەم پرۆژەی گرنگ و استراتیژیەکە لەسەر ئاستی عێراق بوو هاوشێوەی دەیان پرۆژەی تری استراتیژی چ لە هەرێمی کوردستان و چ لە کۆیە تەنانەت بەردی بناکێشی دار نەبا و نازانی ئەم پرۆژەی گەورەی چی لێ هات کە ومێدێکی ئێجگار زۆری خەڵک بوو و هەر لە تەنیشت کۆیەوە تەبعاً قەزای دوکانەکە هاوچنون لەگە کۆیە پاڵێوگەیەکی تری نێوتەیە بە هەمان شێوە چەندین ساڵە تەواو کرا من بەداچوونم کردووە ئەم پاڵێوگەی کێشەیەکی ئەوتۆی نییە کە ئێستا دەتوانێت کار بکات بە حکومیەوەی کە هەم لە کۆیە نەوتی بۆ بچێ و چکە دوو کێڵگەیتیە لە گوندی شیوەشانیش کە کێڵگەیەکی نەوتەیە بچێ بۆ دوکان کە تەنها 100 کیلۆمەتری دوو دیارە ئەم پاڵێوگەیەش نەکەوتۆتە کار یعنی ئەگەر ئەم دوو پاڵێوگەیە بکرایە تەنها لەم دوو سنوورە لەوانەیە کێشەی بنزین و سوتەمەنی بەعام نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە هەموو عێراق تا حدێک چارەسەرکرا ئەمانە هیچیان نەکران ئێستا کە نرخی نەوت نرخی بنزین یاخود سوتەمەنەکانی ترگران بوونە بە تایبەتی لە شوێنێکی وەک کۆیە منەوە لە بنزیخانەیەکەم نزیکەی چارەگەی لێرە وەستاوم ئۆتۆمبیلم نەدیوە بێ ینی ئەمە قسەم لەگەڵ خاوەنی بنزیخانەکەش کردووە دەڵێ لەبەرەوەی نرخی بنزین گرانە هاوڵاتی ڕەچاوی ئەم گرانی دەکات بۆی ئەگەر کارێکی زۆر زەروری نەبێ ناتوانێت سلوف ینی بوون لە ئۆتۆمبیلەکەی بدا بێتە دەرێ مەگە زۆر زەرور و پێویست نەبێت ئەم خاوەنی بنزیخانم لە دیارە غازیشی هەیە ئەگەر جەنابەت بێت تێرا پێمان بڵێ ئێستا حالیە نرخی بنزین لای تو چۆنە هەموو جۆرەکانی نۆرمال 725 محەسەن 850 LPG 350 و گازیش 550 سعری باشە ئەم نرخە ئەو کە ئێستا بۆنە بە شێوازە گران بۆ کاریگەری هەبوو لەسەر شوفێر کەمتر دێنێرە زیاتر دەکەیت بە تاکید زۆر کاریگەریە هەر وڵات تەسیری زۆرە یعنی خەڵک ئەگەر زۆر 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 زەڕۆر نەبیتم بنزین تێناکە ڕاستی بنزین لە چۆ بۆتان دێت ئەمە لە سلێمانی لەوانێ بنزین لە سلێمانی جار هەبووە کە بنزین لێرە ئەگەر چی نرخێشی گۆڕانکاری بەسەکرێت بەڵام شوفێر گلەیتان لێ بکات بڵێم بنزینە خراپە جۆرەکەی ئەوە کوالێتەکەی خراپ نییە بنزینی خراپ ناین بەڵام بنزینی باش گرانە ئەوێ مۆزە هێناتان خراپە کوالێت کوالێتی باشە بنزینی باش گرانە بنزین هەیە هەرزانتم بەڵام ئەمە ناینی بەکەلک نایە ئێوە جگە لە هەر جۆرەکەی سوتەمەنی غاستانی شەیە ینی خەڵک ئەمە بەرە غازی شەیە ئێستا سیارەژی یەکجار زۆر کردیتی غاز چکە سعری هەرزانترە غاز لیتری بە 350 بەڵێ توانە دەمێ ئاماژەش بۆ دەم هەر لە سنووری قەزای کۆیە کاتێک بە تایبەتی لە ناحیەی تەقتەق لە ئاوەکە دەپەڕێەوە ئاوی زێ بچووک ئۆتۆماتیکی لەوێ نرخی بنزین دەبێتە 450 دینار لەبەرەوەی سەر بە حکوومەتی عێراقی و سەر بە پارێزگای کەرکووکە بۆیە بەشێک لە شوفێران لەم سنوورە بە تایبەتی لە تەقتەق ڕوو دەکەنە ئەو بەریزەیەکە بۆ ئەوی لەوێ بنزین تێ بکەن بە 450 دینارە لێرەش بە 750 و هەندێک جار زیاترە و هەندێک جار کەمترە خالد سپاس دەکەم هەر لەسەر نرخی بنزین لە زاخۆ وحید وەردەگرم وحی سلااوت لێبێ نرخەکانی جۆرەکانی بنزینمان بۆ بگوازەوە و چ کاریگەریەکی لەسەر وڵاتی دروست کردووە لە ئێستا سلاف الدبن سلاف الهمی تماشاوان نارتی بالنها از طاوای کش پانزین خانم باجر زاخو دامه لباجر زاخو گل وق پیرابینا وق قیرانها لوی باجر جی پیدا بیه و نهادا الویره لتر کا پانزین عادی نزدیکی زیادتری 700 دینارا بیشین 725 دینارا رنگ هندک جا حتی 705 دینارا جا بنزین عادی بیت فروتنه بنزین محسن الفری پتری 800 دینارا تیت فروتنه اوه جی بیا جیبه چند کو گلایی الدفالاتی و پیدا بن
خدان پانزین خانه الویریه اما بزاوی بکن وانا باخونیانجی شوفیره که گل ما باخوتن کابزانین رام شما باشی برای من سلسله برای سر شما گران بینا پانزینه بله بود چید بد گرد رأیاته ده اش ریکا و قاچاقی و وانا پوینزینه و هر واصلا در رخوا یعنی پوینزی خوانا یعنی پوینزینه دیگرن نایلن فریکن شرخه که تنه بد اوجی بازرگان ده سرما گران کن بیشه وی و هر واسطش لای هر حکمت ما جیبه نه هاری کار بدگرمه بله تو ببینید پانزین ناوا باجر زاخود دل همین پانزین خانه وکی ای که نه والا نه وکی که هندک 820 هندک 825 هندک 807 یعنی هری که کیفا خوا گرانت که تو ارزانت یعنی اوه بود چه ود گرد برایاته خودی اوه بو یعنی اما هر شغل که مایه اول دیف خوا گرانت یعنی وکی میرو بشه تنسیقه که او ناف بین خدا گران و ارزانت کن هک کسی آجینه یعنی چنو که سبایی بکن ازمه کن ازمه الویری بکن سرا پایزینه هر یعنی خلک ما بخواجی کن یعنی اف چند ها دست خلکی دایه بله دست خلکی دانه جبلی وکو بازرگان گران کن خلک ما جی شوی رادت بورین تو هیچ بوجدانی یعنی تو هفن سر و گران تلیت کن بله یلا اسپال بودتا ام ساکین شوفر که تاکسی الویری اگر اوشی بزاوی بکیم به مواقفتنا که بکت باشی هم بین گل خدان پانزین خانه جی بزانین بوجین ده بردام گرانت بتن برای متباشی حالت چیه برای خدا است نشه پانزین گرانه دوست شوفر تاکسی روزانه تو چند تقریبا صرفت کی خدا برام گلک صرفت کنم اگه بچکی هو بیش انا من نفت از باخ متراستی بله دیاره حسنا کتن او روزانه شوفر تاکسی راستی مد بیا شوفر تاکسی ول بگیری خدا پانزین خانه سپاس دەکەم سپاس بۆ زانیاریەکانت لەسەر نرخی بنزین لە قەزای زاخۆ